ئەم کاتتان باش. هێرشە درۆنیەکەی ئەمڕۆ بۆ سەر فڕۆکەخانەی کشت و کاڵی عەربات کاردانەوەی فراوانی بەرپرسانی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستانی لێکەوتەوە و داوا لە حکوومەتی عێراق دەکەن بێتە سەرخەت و چیتر ڕێگە بەم پێشێلکاریانە نەدرێت. بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان هێرشەکە با کارێکی تیرۆرستی ناودەبات و دەڵێت بە تونترین شێوە ئیدانەی دەکەیت. بافڵ تاڵەبانی دەشڵێت ئەم کردەوە تاوانکاریە بە ئاشکرا بەزاندنی سنووری هەرێم و عێراق و لە چوارچێوەی ئەو پلانانەدایە کامانجلەی تێکدانی ئارامی و سەقامگیری هەرێم و بە تایبەت سلێمانیە. سەرۆکی یەکێتی داوا لە حکوومەتی عێراق دەکات کە ئەرکی دەستوری و نیشتیمانی خۆی لە پاراستنی خاک و ئاسمانی عێراق با کوردستانی شەوە ڕابپەڕێنێت و چیتر ڕێگە بەم پێشێلکاریانە نەدرێت. لە بەشێکی دیکەی ڕاگەیاندراوەکەیدا بافڵ تاڵەبانی دەڵێت داوا لە وڵاتانی جیهان و سەرجەم ئازادی خوازان دەکەین هەڵوێستی جددیان هەبێت و هاودەنگمان بن بۆ ڕاگررتنی ئەم کردەوە تیرۆریستیانە. هەر لەبارەی هێرشەکەوە قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکوەزیرانی هەرێمیش ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە دەڵێت هێرشە درۆنیەکەی فڕۆکەخانەی عەربات پێشێلکردنێکی دیکەی سەروەری خاکی عێراقا کە کراوەتە سەر هێزەکانی دژە تیرۆر. قوبات تاڵەبانی دەشڵێت هیچ بیانوویەک نییە بۆ ئەنجامدانی ئەو جۆرە هێرشانە و داوا دەکەین لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی عێراق بێنە سەرخەت و کار بکەن بۆ ڕێگریکردن لە دووبارە بوونەوەی. هەروەک داوا لەلایەنە پەیوەندیدارەکانی کوردستان دەکات لێکۆڵینەوەی ورد بکەن بۆ دەرخستنی تەواوی ڕاستیەکان. کاردانەوەکانی یەکێتی گەیشتە بەغداد و فراکسیۆنی حەزبەکە لە پەرلەمانی عێراق لە ڕاگەیاندراوێکدا دەڵێت ئەم کردەوە دوژمنکاریە پێشێلی سەروەری خاک و ئاسمانی دەوڵەتی عێراقا. ئەمە چەندین جارە لە سنووری پارێزگای سلێمانی و هەرێمی کوردستان ڕوودەدات. فراکسیۆنی یەکێتی داوا لە حکوومەتی عێراق دەکات بێتە دەنگ و لە ئاس ئەم پێشێلکاریانەی سەرسەروەری عێراق ڕێوشوێنی دیپلۆماسی بگرێتە بەر. جەلال ناجی سەرۆکی دەستگای زانیاری یەکێتیش هاوشێوەی بەرپرسانی باڵای حیزبەکەی ڕوو لە بەغداد دەکات و دەڵێت داوا لە حکوومەتی فیدراڵی عێراق دەکەین کە بەرپرسیارەتی ئەمنیەکانی سەرشانی جددیتر ڕابپەڕێنێت و ڕێگری بکەن لەم پێشێلکاریانە کە سەقامگیری وڵاتەکەمان دەخاتە مەترسیەوە. بەرپرسانی یەکێتی لە ڕاگەیاندراوەکانیاندا ناوی ئەو لایەنەیان نەهێناوە کە هێرشە درۆنیەکەی ئەنجام داوە، بەڵام دژە تیرۆری یەکێتی لەبارەی ڕووداوەکەوە دەڵێت داگیرکەران و ناحەزانی ئارامی و ئاسایشی هەرێم با فڕۆکەی بێفڕۆکەوان فڕۆکەخانەی کشت و کاڵی عەربەتیان کرد ئامانج. بەڕێوەبەرەتی گشتی دژە تیرۆر لەبارەی ڕووداوەکەوە ڕاگەیاندراوێکی بڵاو کردوێتەوە دەڵێت بەهۆی هێرشەکەوە 3 پێشمەرگا گیانیان لەدەستداوە و 3 دیکەش بریندارن. تا ئەم چرکە ساتە هەولێر و بەغداد هیچ هەڵوێستێکیان لەبارەی هێرشەکەی سەر فڕۆکەخانەی کشت و کاڵی عەربەت نیشان نەداوە، بەڵام چاوەڕوان دەکرێت لە کاتژمێرەکانی داهاتوودا کاردانەوەکان لەبارەی هێرشەکەوە بەردەوام بن. هەر لەبارەی هێرشەکەوە پۆڵا سیروان تاڵەبانی لێپرسراوی مەکتەبی ناوەندی دەرەوەی یەکێتی کۆنگرێکی ڕۆژنامەنووسی لە بەردەم پزیشکی دادوەری سلێمانی ڕێکخست با پێکەوە بینەریبی. بە هەموو شێوەیەکی دانێ و کارە تیرۆسیاکەین و داوا لە حکوومەتی عێراقیەکەین حکومیەوەی کە حکوومەتی عێراقی خۆی بەرپرسی سەروەری و سیادەی عێراقا و ئەمەش دەستدرێژیەکە کراوەتە سەر سیادەی عێراق و دەستدرێژیەکشە لە هەمان کارشا داوا لە هێزەکانی هاوپەیمانانەکەین لەسەرم کردەوە بێنە جواب کە بەرامبەر بە هێزێک کراوە کە هێزی دژە تیرۆر هێزێکە خۆی بەشێک بووە لە شەڕی دژی تیرۆر و هاوکاری هێزەکانی هاوپەیمانان بووە و بەرگری لە هەموو هەرێمی کوردستان و عێراقش کردووە لە شەڕی دژی تیرۆرە. ئێستا بەو شێوەیە پەلاماری و هێزە بدرێ ئەمە شتێکە بەڕاستی قابلی قبوڵ نییە و پێویستە هەموو ئەو لایەنانەی کە لە شەڕی دژی تیرۆرە بەشدار بوون لەسەرم کردووە بێنە جواب. سەبارەت بە 3 شەهید و 3 بریندار سەبارەت بە شوێنی هێرشەکان و ئەو لایەنێک هێرشەکەی ئەنجام داوە چ زانیاریت دەستکەوتووە تاوەکو ئێستا؟ ئەوەی کە دیارە هێز ئەمنیەکان و هەموو لایەنە پەیوەندیدارەکان خەریکی لێکۆڵینەوەن و ئێمە داواکارین هەر کەسێ بەو کردەوەی هەستاوە بە گوێرەی یاسای نێودەوڵەتی
ئجراعاتی لەگەڵ بکرێ و هەم ئەم کارە هەرواتێنە پەڕێ بۆی دووبارە نەبێت لەو کاتەدا دۆخی ئەمنی هەرێمی کوردستان بەتایبەت لەم کاتەدا چۆنەکە لە ماڵنای ڕابردوودا چۆن سەرێساش ئەم شەو بە دیاریکراوی چەند هێرشێکی تر هەبووە دیارە بەڕاستی هێزەکانی پاراستنی هەرێمی کوردستان بە هێزە ئەمنیەکان و هێزەکانی دژە تیرۆر هێزەکانی پێشمەرگە و هەموو هێزەکانی دەستگای ئاسایش هەمووی بباشی کارەکانی خۆیانەکەن و هەموو هەوڵێکیان ئەوەیە بۆ پاراستنی ئاسایشی هەرێمی کوردستان و ئێمە داوا لە هەموو لایەکەکەین کە هاوکار بن بۆەوەی دۆخی هەرێمی کوردستان و ئەو پلان و مامەرانی کە هەیە لەسەر هەرێمی کوردستان و بە تایبەتی لەسەر زۆنی سلێمانی و ناوچەی سلێمانی هەموو لایەک هاوکار بن بۆ ئەوەی کە بتوانین پارێزگاری لە ئەمن و ئاسایشی ناوچەکە بکەین. باشن. خواتان لەگەڵ.